دەکەم. ڕەنگە ئاگادار بن ینی ئەمڕۆژ هیچ بەرەو پێشچوونێک دەربارەی ڕێکەوتی نێوان هەولێر و بەغدا ڕووی نەدایە، واتە هیچ بەرەو پێشچوونێک نییە، نابێت چاوەڕێژکەن تاوەکو هەفتەی داهاتوو کە بەرەو پێشچوونی نوێ ڕوو بدات، چونکە لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراق شووی فەرمیە بەهۆی چلەی ئیمام حوسێنەوە. ئێستا ینی بەڕاستی خەڵک لە نێوان بەرداشی هەولێر و بەغدا گیری خواردووە، ئەوەی کە بۆتە قوربانی تەنها موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستانە. پارتی وێکێتی بە ئاشکرا ینی ئەو لێک تێگەشتەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەبوو جێبەجێ ناکەن وەکو خۆی، واتە ڕادستکردنی نەوت داهاتی نانەوتی تەوتین کە ئەمانە گرفتن بۆ لێک تێگەشتنەکە. بەغداش پێداگرە لەسەرەوەی دەڵێت تاوە کۆمارە جێبەجێ نەکرێت، من پارە بۆ موچەی موشەخۆرانی هەرێمی کوردستان نانێرم. لەم نێوەندەدا ئێمە چەندین حیزبی دەرەوەی پارتی وێکێتیمانە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن، ئەمانش تەنها قسە دەکەن لە ناو سۆشیال میدیا و لە هەندێک تیڤیەکانەوە، هەڵوێستی جددی نییە، کردداری نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی پارتی وێکێتی، بۆ ئەوەی هیچ نەبێ هەنگاوێ بچنە پێش بۆی کە ئەم لێک تێگەشتنە چارەسەر بکرێ، یاخود کێشەی موچەی موچەخۆران بەڕاستی چارەسەر بکرێت، نەک ما بۆ مانگێک و دوو مانگ و دواتر وەکو خۆی لێ بێتەوە. خەڵک گلەی دەکات لەم هێزانە، گلەی دەکات لە ڕۆشنبیرەکانمان، نووسەرەکانمان کە پێشتر قەڵەمەکانیان زۆر جددی بوون، ڕخنەگر بوون، هەمیشە بە ڕخنەکانیان ڕوو لە دەسەڵات بوو، دەسەڵاتی دەهێنایە قسەکردن بۆ ئەوەی کە هیچ نەبێ هەنگاوی باشتر بۆ ژیانی خەڵک بنێ. بەڵام ئێستا هەموو بێدەنگە، خەڵک گیری خواردۆ نازانێت ڕوو بکاتەکوێ بۆ ئەوەی کە لەم نەکبەتی ڕزگاری ببێت. من ئەم ئێوارەیە بە خۆشحاڵیەوە میوانێکم ئێویش بەڕێز ڕێبین هەردی نووسەر و ڕووناکبیر کە میوانی زوومە کە کڕێبی زۆر بەخێر بێت. پاسەکەم کاکە سامان. هەر با پرسیارەکەم بەڕاستی وابێ خەڵک گیری خواردووە، خەڵک چی بکە؟ ینی نازانێت ڕوو کاتەکوێ، ئۆپۆزیسیۆنەوە حاڵەکەیەتی کە هیچی پێ ناکرێ. پارتی وێکێتیشە بەم شێوەن کە مامەڵە بە قوتی خەڵکەواکەن. تۆ زیاتیە بینیم هەیە لەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆن هیچی پێ ناکرێت. بۆچی؟ یەکەم تۆ قسەیەکە کردوت هەر قساکە، بەڵێ ڕاستیش ئیشی ئۆپۆزیسیۆن هەروەیە قسە بکات، چونکە هیچ کەی لە دەسانیانە، یعنی ئۆپۆزیسیۆن نە دەسەڵاتی بەدەستەوەی بتوانێت قەرار بگۆڕێ بە حکمی ناوەکەی ئۆپۆزیسیۆن علی لە کەمایەتیە هێشتا توانای گۆڕینی یاساکانی ناو پەرلەمانی نییە. ئۆپۆزیسیۆنێکە هەر توانێت قسە بکات، بەڵام توخواکە سامان با قسەکان تەواوکەم. کێشەوەی قسە بەکەمەگرین لە وڵاتی ئەمە، قسە مهمە، قسە تاریخ دروستەکە، قسە ڕوودا و دروستەکە بێگومان. یعنی تۆ کاک سامان دەتگەڕێنمەوە بە بیدایەتی ڕاپەڕینەوە و خوێندەوارانەی کە قسەیانە کرد و ڕخنایان ئەگەر ژمارەیان لە پەنجەکانی دەستێ پەر ڕاکرد ئەگە هەبوایە. ئێستا ژمارەی ڕخنەگرەکان زۆر زۆر فراوان بووە. ئۆپۆزیسیۆن وەختی خۆی هەر ناوی نەبوو، ئێستا بۆ بە ڕەقەمێک قسە خۆی کردارە، ینی ئەو قسەیەم پێڕاست نییە بڵێ هەر قسەیانەیە کرداریان کردار نییە، نەنە قسە کردارە، قسە ڕوودا و دروستەکە. چۆن دروستی نەکردووە، چۆن دروستی نەکردووە بەدری ینی هەموو ناڕەزایەتیانەی لە کوردستانە ئێسا کە تۆ هەسی پێکەڵێ هەموو خەڵک ناڕازیە بەرهەمی قسەکردنەوەیە بێگومان لە ماڵەکەی خۆیە، چونکە هێشتا کارەسەکانی ئەوە نین. ئەزانی یەک ڕاستی هەیە بڵین ئەوەی کە ئامادەیە گۆڕانکاری دروست بکە بۆ شتێکی فعلی ژمارەیان لە کەمایەتیایە. خەڵکیی زۆر گۆڕانکاریە، بەڵام خەڵکە زۆرە ئەو زۆرە ئامادە نییە بۆ ئەم گۆڕانکاریە بجوڵێ، ینی ئەمە لێ تێک نەچێ. خەڵکیی زۆر ناڕازیە، ینی ئەگە زۆرینەی کوردستان بە زۆرینە حسێبی بکەین، من پێم وایە لە دۆ کۆتایەرە ئەگە سەرژمێریی ڕاستەقینەمان هەبێ زۆرینەی خەڵکی کوردستان لە یەکێتی و پارتی ناڕازین، بەڵام زۆرینەیەکی بێدەڵە. ژمارەیەکی کەمی ئەو زۆرینەیە یەتە سەرشانۆکە، هەمووی نایەتە سەرشانۆکە، ئەوە حقیقەتە، ئەوە لە هەموو میلەتێکی شاوایە. یعنی وە نەبێ بڵێ هەموو میلەت ئەچێتە سەرجادا، هەموو میلەت بەشداری لە ناکە، هەمیشە خۆ پیشاندان کەمایەتیە گەیکەن، کەمایەتیەکی دیاریکراوەی کە عنی تۆ ئێستا تەماشاکە خۆ سەورەی باباسی شۆڕشی مسرکەین چەند لە سەرجادە بوو،
2 ملیۆن هەر لە قاهرەیە 20 ملیۆنەژی خۆ 20 ملیۆن لەسەر جادە نەبوو ڕاست. بەس ئەو 2 ملیۆنەی توانی تعبیر لە 30 ملیۆن کایتوانی لە هەموو گەلی مصر بکە یعنی ئەوە نییە بڵێ ئەبی هەر 30 ملیۆنەکە بچێتە سەر جادە من بڕوان بەوە نییە کە قسەکردن تەسیدی نەبووە بە بڕای من قسەکردن لە هوشیارکردنەوەی ئینسان خەڵکە زۆر دەوری بینیوە لە تێگەشتنی خەڵک لە کەم و کوڕیەکانی حکومڕانی زۆر دەوری بینیوە ئەوەش لەوە بینی کە ناڕەزایەتەکان گەورە بووە ژمارەی ناڕازیەکان زۆرە ئەگەر چی بەبێ دڵنیش بێ ئەگەر چی ناڕەزایەتەکەی بۆ پیشانبا کە ناچێت بۆ ئینتیخابات هەر بەشداری لە ئینتیخاباتان ناکە بەشداری لە گەمەکەیان ناکە یعنی ئەو قسەیان پێ ڕاست نییە هەر قسە هەیە و قسە خۆی کردارە خۆی مووقیفە خۆی فعل دروستەکە مێژووی بەشەریەت هەمی قسە دروستی کردووە یعنی ئەگە قسە کورەخوا بەشەری بە قسە دروست کردووە کون فەیەکون یعنی قسە مهمە قسە ڕوودا و دروستەکە قسە وشیاریە گۆڕێ قسە خۆی کردارە یعنی شتێک نییە بڵین قسەمان هەیە و کردار نا قسە کەکرا خۆی کردار باشە خۆی ئەگەر شتەکە پێچەوانەکەینەوە جا خۆ دەسەڵات و خەڵکیش ڕخنە لە پارتیوکێتیە ئەگریاڵێ هەر قسەکەن و کرداریان نیە مشکلەیەکە یەکێتی و پارتی کرداریان زۆرە کرداریان نەبووە باش بوو کرداریان زۆرە کردارەکە بە مانای ئێستا بۆ نمونێک تێگەشتنێکە کردارەکەوەیە کە بێنەوت کردارەکەیانەوەیە کە گەندەڵیەکی زۆرەکەنەوە مەسئولیەکە من سامانیە وڵاتە هەموویە دزن ئەوان مەسئولیەکە من پێشێلی هەموو مافاکەن ئەوان مەسئولیەکە من چۆن کرداریانە کە بەڵام کردارەکان نێگەتیڤن کردداری باش نین ئەوەی کە ئەم وڵاتی وێران کردووی چێتی و پارتین چۆن کرداریان نیە بەڵام کردارەکانیان نێگەتیڤە ناناقبیەکێتی و پارتی موسیبە دەوێت کرداریان زۆرە بەڵام بەڕوە خراپەکەیە شاڵا کرداریان نەبووە وەکو تۆ دووتایە و کاتە زۆر باش بوو کرداریان هەیە و کە کاریگەریان هەیە و وڵاتیان وێران کردووە سیاسەتە خراپەکانی ئەم دوو هێزە ڕۆژ بە ڕۆژ کوردستان تووشی قەیرانەکە چۆن کرداریان نییە ئەوانن وڵاتیان وێران کردو ئەوانن نایەڵن ئەزمونێکی دیموکراتی تەندروست دروست ببێ ئەوانن نایەڵن چەگارەکانی کوردستان لە میلیشیاوە ببن بە چەگاری حکومی ئەوانن نایەڵن کە سامانی کوردستان لە دەست حیزبەکان دەربێنرێ و بێ بە سامانێکی نیشتیمانین ئەوانن کە نایەڵن نەوت ببێ بە سامانێکی نیشتیمانی کردویانە بە سامانی تایبەتی خۆیانن ئەوانن کوردستانیان کردو بە دەخیلێ چۆن کرداریان نییە ئەگە کرداریان نەبووە چی مۆزە بووە کردداری خۆی بەڵێ کردارە سلبیەکەڵێم کردداری نێگەتیڤیان هەیە و لە پێناوی ئەمانەشایە بۆ پاراستنی ئەم توانایە نەشانە ئەمە دروست بۆ کە ئێستا هەیە ئەگەر ناتۆ عقل قبولیەکە کاک سامان تۆ ئەم هەموو نەوتە بفرۆشی بەڵام بڵی داهاتی نییە بەڵام عێراق پێت بڵێ بەشێک لەو نەوتەم بەرێ هەموو موچەی کوردستان دەمێنەیەی عقل قبولیەکە هیچ عقلی ئەمە قبولەکە ئێ باش کاکە تۆ خۆدیتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ ئێمە نەوت دەفرۆشین بەڵام داهاتی نییە هەرزارن لەسەری پاشە بۆ چی فرۆشیکەوە بوو ئێ بێ بێراق کاکە بێ بێراق ئەڵێ من داهاتە دێمێ من موچەی هەموو فەرمایە عقل قبولی ناکە چی هەیە لە ژێرەوە یەک شت هەیە ڕاست نییە ئەم قسەیە داهاتیە بەڵام داهاتیە چێتە گیرفانی خۆیانەوە داهاتیە چێتە و کونانەوە کە بە میلەت ناکە داهاتیە چێتە قاسەکانی حیزبەوە ئەگەر معقولە تۆ نەوت دفرۆشی بڵێ داهاتی نییە بۆ خەڵک بەڵام عێراق پێت بڵێ بڕێکی ئەو نەوتە نەچەمووی بڕێکی بەرە من هەموو موچەی فەرمانبەران دێمێ ئەمە بەو مانە عێراق خراپە لەگەڵمانە ئەزانی بابە زمانیوان قسە بکەم من پێم وایە لە تاریخی داگیرکاریە ئەمە یەکەم جارە شیوار ڕۆیە داگیرکەر پێ دەڵێ وەرە و مافە بکو من بێ تۆ بڵی منە و مافەم ناوی لابێ لە تۆ کەمتر بم ئەمە لە تاریخی داگیرکەر ڕیاوە داگیرکەر پێ بڵێ کاکە جان نەوت بە بنزین بە هزار و این مەفرۆشە ئێمە ئەگەر تەوزیعیکەین بە 4 سڵی بڵی من نامێ من هەر بازارێ فرۆشەوە زەی لە مێژووی داگیرکردن ئەمە ڕووینایەوە عادەتەن داگیرکراو لە داگیرکەر داواکە مافی وەگەڵ بێ نەمبی سۆ داوا بکا کەمتر بێ ئەخرەوان هەمیشاڵێن ئێمە ئەم شەڕەمان تەنها بۆ موچە نەکردووە ئەی بۆچی بۆ قەوارەی هەرێم و بۆ کورد و نەتەوە کردومانە بەڕاستی بۆ کام نەتەوە کام قەوار نەتەوەی کورد بەهێزی کورد بەرامبەر بە دوژمنەکانی ئەم پاراستنیم ئەسمونە کوا پاراستنەکەی کوا بەهێزیەکەی تۆ نەتوانی موچەکەی بی تۆ نەتوانی هەموو مافەکانیشی پێشێل بکەی سامانی ژێر زەوی سەر زەویەکەی و تاڵان کردبێ بۆ خۆیت بردبێ پاوانە کردبێ بۆ خۆی قانون هەمووی لە ساڵحی تۆ بێ قانون نەبێ لە وڵاتایی لە بۆ کەسانە نەبێ کە وڵاتی سادەن قانون تۆ نەگرێتەوە بکوژ و ببڕی وڵات بی ئەمە کوێی کوردایەتیە کوێی نەتەوەیە چۆی پاراستنی قەوارەی هەرێمە ئەمە وێرانکردنی قەوارەی هەرێمە
دوو زۆنت هەبێ کە هیچی نەچێتەوە سەریچیە هەریەکەی حکومڕانێکی تایبەتی هەیە و هەرێکی شتیا بکوژ و ببڕخۆی بێ کەسێک نەتوانێت چاودێریان بکە هیچ دەسەڵاتێک لەو دەسەڵاتانەی شەتی پارتی لەژێر چاودێری هیچ دەستگایەکانیە نە پەرلەمان نەتوانێت لیان پرسێتەوە هەتا مەکتەبی سیاسی حیزبەکان نەتوانێت لیان پرسێتەوە نە ڕۆژنامەی کوردستان نەتوانێت محاسەبەیان بکە ئێ باشە دەسەڵاتێکی چاودێری نەکراو و بە ئەم هەموو سامانە لە بەردەمایمە چ عیلاقی بە قوارەی هێرێمە مە وێرانکردنی قوارەی هێرێمە ئەمانە کاریشان کرد کورتەر کوردی لە بەرچاوکێ من جاریش کەش لە بەرنامەی شکاوتم ئەم کاری ئەمان کردویانە بە قورئان بەعز نەیکردووە چونکە بەعز هەرچیەکی کرد بێ ئەنفالی کرد چیمیابارانی کرد هەرچی گوندی کوردستانە وێرانی کرد هەر شێویست نەتەوەکار نەمێنێ زمانەکەشی محارەبا کرد بەڵام یەکشی نەتوانی بکە کورد لە بەرچاوی کورد بخە ئەمان توانیان کورد لە بەرچاوی کورد بخەن وایان کردووە خەڵک داوا بکە بەخا بێتەوە لە جیاتیەوەی حکومڕانیەمان بێ وایان کردووە خەڵک داوا بکات نەوت لە دەستی کوردانە بێ ئەوان ئەڵێن ئەمە کەمینەیە کە ئەم داواکاری هەیە موچە ناتوانن بن چۆن کەمینەیە زۆر جارەکان بەوەی کە ئەمە پیاوی بەغان و یانی لەگەڵ ڕێزمان لە دووغە جاشی بەغان هەر بۆ نەسە ئەو گۆرە کاکە ئەوەی کا وڵاتی وێران کردووەوانن ئەوەی کە من ئەو کەلیمە ناشریانە بەکارنیان پێم وانە ڕاست بێت ئینسان ناتوانێت تۆمەتە گەورانەیم کە ئەوانەی کە کوردستانیان وێران کرد ئەوانەی بەرپرسیارن لەوەی وڵاتانی دراوسێ با بڵین بە زمانی خۆیان قسە بکەین داگیرکەرانی کوردستان تەراتێن لە کوردستان بکەن ئەوان پەیوەندیان بە داگیرکەرانی کوردستانەوەی ئەوانن دەستی ئەوانیان هێنایە بۆ ناو هەرێمی کوردستان و بە ناو کێشەکانی ئەوانن پەیوەندی ژێر بەژێر و مخابراتی زۆر ناشرین و زۆر بەرچاو و زۆر ئاشکرایان لەگەڵ دەستگاکانی ئەوەی کە بە زمانی خۆیان پێڵێن داگیرکەرانە هەیە کەس نیەتی هاوڵاتی سادە لە شوی بکاکە ئەو پەیوەندیە ئەوانن بە مخابراتی هەموو وڵاتەکانی دنیا دراوسەکانمان بڕیونی و پەیوەندی ترسناکیان پیانەوە هەیە و هەمومان چیرۆکی تەسلیمکردنی تێکۆشەرەکانی کوردستانەکانی تێبینین بە دراوسەکانمان لەبەرەوە کەس باسی خیانەت نەکا هەر کەسێ باسی پیاویچەتی و پارتیبانەی کرد لیان نایێت کەسیش بڕایان پێ ناکە من پێشەوەی بچمە سەرەوە حیزبانەمە هەر تۆ کە باسی یەکێتی و پارتیەکەی من لە چاپێکۆتنەکانی کرد ینی هەندێک متابعام کردووە زۆر جار خەڵک ئومێدی بە یەکێتی هەبوو بەڕاستی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە کە یەکێتی هەستەکەی گۆڕاوە یەکێتی بەرامبەر بە پارتیەڵێ دەبێ پێت باشدانەی ئیدی ناتوانی ڕوبەڕووی هەندێک لە ستەمکاری و ئەمانە ببیتەوە بەڵام وا دەرنەچوو خەتی جوان نابێ بۆچی ینی بۆچی لە بانگەشەیە بۆن منە دژی هەژماری من بوو تێ بێت تەڵتین کرێ دژیەوە بوتی تاکڕەوی قوبوڵ ناکەین حکوومەتێکی چوزانم سەرتاسەریمانێ بەشداری ڕاستەقینە بەڵام سێرەکەی ئێستا یەک شتە ینی بۆنەوە پارتیات بڕیارەکەی چێتی لەگەڵێت کاک سامان یەکێتی ئەمانەی کرد بە دیایە بەس بۆ خۆی بەڵام یەکێتی بەوازحی یەکشتیەوێ پارتی وەکو جاران کوردستانی لەگەڵا بەشکە یەکێتی شەڕی گەورەی ئەوەیە بگەڕێتەوە بۆ 50 فکری سەرێکیەکەیانەوەیە بەشدار بن لە چێک لە داهاتە لە دوای دروستبوونی گۆڕانە لە دوای دروستبوونی گۆڕان و دوایی جیابوونەوەی کاگلاهور و تۆزێ لاوازبوونی یەکێتی پارتی هەسیکردی یەکێتی ئەو هێزەی جاران نەماوە کە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵاڕین کرد لەبەرەوە تۆزێ ئیمالی کرد دەسەڵاتی کەمترایە پرسی پێ ناکرد خۆی بەتەنیا قەراری لە هەموو شتێگەیە ئەو داواکاریانەی تەقدیمیە کردی شێتی مەسەلەن بۆ پلە بەرزکردنەوەی سەربازەکانی ئەوانەیە هەموو پشتگوێ خست پێشمەرگەکانی خۆی هەموو ئەخستە پێشەوە ئێماری کردبوون یەکێتی شەڕی بۆ ماکرد ئەم ئیمالیە نەمێنێ وەکو جاران حسابی بۆ بکاتەوە وەکو جاران بەشی بە وەکو جاران ئەگەر دوو پێشمەرگەی ئەوان ئەکا بە مقدم دوانیش بۆ یەکێتی بکات بە مقدم سیان خانە نشینەکە سیانیش بۆم خانە نشین بکە بگەڕێتەوە بۆ فکری 50 شەڕی یەکێتی شەڕ بۆ خەڵکەکەی نەبوو بۆ دیموکراتە ئەوە هەڵخەڵەتان نە شەڕ بۆ دیموکراتیزەکردنی کوردستان نەبوو بۆ باشترکردنی دۆخەکە نەبوو بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر سفرەی بە 50 بۆی بگەڕێتەوە بۆ گەڕاوەتەوە بەشێکی پێم وایە پارتی پیزانی کە داواکە ئێمەیە ئەم داوای جەبەجێەکە تێریانەکە لەو دەسەڵاتە تێریانەکە بۆی بێدەنگ بێت بەڵێ ئەو فعلەن ئێستا بێدەم بوون و بەشدارن لە ئینەکە هەر ئەوەی شە دووسێ جاریانی هەوڵی خۆپشاندانە درا و سەرکوتیانەکردن بەتۆنی سەرکوتیەکەن نایەڵن ئێستا پێم وایە نایڵن بە هیچ شێوەیە ئاینی سیاسەتەکانی پارتیە گرنەبەر وە سەرکوت دەکەن
بەڵێ ئەوە لەو گەرەوەی ڕێکەوتون لەگەڵ پارتی بەشێک لە تەماعەکانیان بۆ بەدیێنێ بەشێک لە دەسەڵاتەکانیان بۆ گەڕێنێتەوە پرسیاریان پێکە پرسیارێکی هینیش بێت ڕووکەشیش بێت بەشیشیان کاتەیە قسەی ڕاست نییە باڵانسی هێز ڕێک بووەتەوە ئەسان هەر وەکو پێشتر نییە تقریبان لای پارتیش پێویستی بەیەکێتیە من جاریش کەوتم یەکێتی ئەگەر دوو کورسیش بێنێ یعنی بکەوێت پارتی ناڵە بکەوی هێنێتەوە چونکە پارتی پێویستی بەبوونی بۆچیە چونکە بەو ئیدارەیە توانن نینکەن بە ناوی دیموکراتی بوونی پارە و هێزۆیە لە زۆنەکە ئەیتەبان ئەمە ناگوازرێتەوە بۆ لایەنێکی کەیانی لەم دۆخەیە ئەگەر یا بێت دۆخێکی کە بێتە پێشە و گۆڕانکاریەکی سەرتاسەری ڕووبە کوردستان لە بەردەم هەموو ئەگەرێکە کاکسامە لە بەردەم ئەگەری تەقینەوەی ناوخۆیە لە بەردەم ئەگەری ڕوخانی ئەزمونونەکەی لە دەرەوە لە بەردەم هەموو ئەگەری خراپایە هەر ئەگەرێکی لەوە گەرانە بێتە پێشەوەم پێم وایە کورد خۆی بۆی ئامادە نییە بە ئاسانیە مەزمونە ڕوخێ ئەزمونونێکە بێکەڵکە ئەزمونونێکە پتە نییە ڕێجی لە ناو خەڵکانیە پایەکانی بەقوت نین ئابوووریێکی سەر بەخۆی نییە خەڵکەکەی خۆشی ناوێ ینی لەگەڵ خەڵکایەکان جدی نییە لەبەرەوە ئەزمونە لە بەردەم هەر ڕەشەبایەکی گۆڕانکاریە باسانیە ڕوخێت بۆیە نەشماتوانانی قیادە دروستکەین بۆ ڕاگرتنی ئەزمونونەکە بە هیچ شێوەیە قیادە لەبەر چای کورد کەوتووە یاری ئەوانەی کە سەرۆکایەتی ئێسای بزوتنەوەی کوردایەتیەکەن یاوەی کە وای پێڵێن لەبەر چای خەڵکەوتون خەڵکی قەیفیان نەماوە چونکەەوە چەند ساڵە کاکە لەسەر حکوون چەند ساڵە سێ ساڵە حکوم کاکەین زەنج نزیک نی و قەرنە بێ کاکە زانیەوە وڵاتەکەی کە دروستیان کردووە لە قەرنی 21 بێم هەموو سامانە گەورەی و لە بەردەسا بێ سێ شاری پشکۆلەوە هەبێ دو سەدی گەورەت هەبێ ناتوانانی موچێکی فەرمانبەران بێ بگیتەوە دۆخە ینی لەوە خراپتر چییە ئیدارە ینی ئیدارە ناوی خراپ ئەنج ئەگە ئەمە مەلەفی موچە کە مەلەفەکانی تر هەڵێنەوە خراپتر ئەگە مەلەفی ئازادی هەڵێنەوە لە کوردستانە کارەساتە ئێمە میوانێکی بەردەوامی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانیان وەکو وڵاتێکە پێشێلی ئازادی تیاگرێ ئەگەر مەلەفی ئازادی ڕۆژنامەگەری بکەینەوە کارەساتە ئەگەر مەلەفی ئازادە مەدیانەکان بکەینەوە مینەکانی بادینانمان لە بەرچاوە ئێستاش لە زیندانان بەشێکی ینی چەند کەسێکیان ماوە ینی تۆ لە هەموو ڕۆکانی تریشەوە وێرانی ینی تەنها لە ڕووی بێموچەوە نییە لەبەرەوە زمونە بەقوەتی چییە؟ ئەم بە ئەزمونە زۆر ئەزمونێکی لەرزۆکە لەوە بەردەم هەر ئەگەریشی گۆڕانکاریە بە ئاسانی زۆر جارڕخنە لە بزوتنەوەی گۆڕانە گیرێ بۆ پێی کە جەنابی شتانی کارکتەرێکی دیاری ناوبزوتنەوەکە بووی دەگوترا دۆستی بزوتنەوەکە بوو بەڵێ ڕاوشکارێکی نۆشیرواش بوو هاوڕێی بوو بەڵامی شڕینی ڕسمی نەبوو من بەشێک لە بابە قسەیشکە لەمان کلمەیشانەیە بۆ ئەندامەکانی لاسوڕاو من سوڕاو نەبووم من هاوڕێیان بووم دۆستیان بووم بەرنمەکەم پێ باش بێ ساش بەرنامەی گۆڕانم پێ باش بەڵام ئەڵێ گۆڕان وای کرد دۆخی ئۆپۆزیسیۆن بەم دۆخە بگات بۆ نمونە هەر لە چاوپێکەوتنا کاک پاڤڵەڵێ ئەو گۆڕان بوو باڵانسی هێزی تێکدا لە کوردستان یەکێتی وای کرد کە گۆڕان دروست ببێ یەکێتی و تەسلیمبوونی یەکێتی بە پارتی وای کرد گۆڕان دروست بێن میزن لە کاتی نەکانە ئەمیزەوە بڵێن بەڵام قسە بەسەر قسەیە هێنا یەکێتی نەبووە گۆڕان دروست نابوو یەکێتی ئەو تەسلیمبوونەی بە پارتی نەبووە بۆ کاتنوشیان قبوڵی نەبوو تەسلیمبوونە کە جیابوویەوە بێگومان یەکێک لەو ئیناناوە بوو و تەسلیمبوونەکەش تەسلیمبوونێک نەبوو لە پێناوی باشترکردن ینی تۆ ئەگەر پرۆژەیەکەیە بۆ باشترکردنی دۆخەکە ناوی تەسلیمبوونی لێنانرێت ناوی ڕێکەوتنێکی دیلێنی بۆ میلەتی کورد بەڵام ئەو ڕێکەوتنی یەکێتی پارتی هەر من لاوەڵین ڕۆژەوە ئەو ڕۆژەی کە ڕێکەوتنەکەی ئیمزاکرا من لەگەلی کوردستان بووم باسم کرد ڕێیم وا بوو کە ئەم ڕێکەوتنە کوردستان وێرانەکە چونکە ڕێکەوتنیی سیاسی نەبوو ڕێکەوتنی دوو کۆمپانیایە تۆ بخۆ منیژە خۆم من چەند وەزیرمێ تۆژەوە نەوەزیر تۆ چەند پێشێلکاریەکە بیکە من قسە ناکەم من چەند پێشێلکاریەکەم ئەیکەم و قسەمەکە من چەند پارە زن تۆژەوە نەپارە بزە یعنی ئەنەمە ڕێکەوتنەکە بوو کە ئەمە کوردستانی وێران کرد ئەگەر ئەو ڕێکەوتنە نەبووە ئەو وەیشەتی سوور بووە لەسەر بەرنمەکەی خۆی دیفاعی لە دیموکراتیکردنی کۆمەلگای کوردی بکردایەوە هەر گۆڕان دروست نبوو گۆڕان دەرەنجامی خراپی سیاسەتەکانی یەکێتی بوو بەڵام باڵانسی هێزی گۆڕیان
ئەی تاوانەی چونکە خۆ باڵانسی هێزی یەکێتی باڵانسی هێزی بەکارنایەنا بۆ ئەوەی کە وەزی کوردستان باشکە بەس بۆی پارە زیاتر وەرگێ بۆی گەندەڵی زیاتر بکە خۆی مەشەوە هێزەکەی توانی بە بڕای من بە بڕای پێم وایە کاگنۆشێن ڕێیوا بوو یەکێتی بۆ قوتەی ئەو کاتی خۆی فعلەن قورسایی بەقەر پارتی و ڕەنگە تۆزێ زیاتریش لە پارتی بواە ئەیتوانی ئەو قورساییە بەکاربێنێ بۆ باشترکردنی سیستمی حکومڕانی نەک بۆ ئەوەی کوردستان لەگەڵ پارتیا بەشکە بۆ یەکەوە بیخۆن و بەیەکەوە پێشێرکاری بکەن و بەیەکەوە دەست بخەنە ناو دەستیەکی ئەم لاولای یەک ماچ بکەن ڕێک بن لەسەرەوە بەڵام لەژێرەوە دەستکەن بە ناکۆکیشیان نەبوو لەژێری شۆ دژایەتی یەکتری بکەیت بەس ئێمە ئێمار کاکمەریوانی وراقانە میوان مابوو لەم شوانە ئەنی باسیەوەی کردوتی ئەسن کاکنۆشیروان لە ناو یەکێتی بووە زۆر باشترە بوو گۆڕانکاری زۆریش دروستە بوو بەڵ غەڵەتەکە بوو کە جیابووە بزنەوەی گۆڕانی دروست کرد یانی ئەو پیوا بوو لە ناو حیزبەکە ئەیتوانی چاکسازی گەورەتر کات و قووەی چاکسازەکەی بەهێزتر بێت ئەگە یادت بێ لەو کاتەیە کە جابەوە وتارێکی نووسیەوەی چی بکەین باڵە من بە سێ حڵقە لە ئاوێنا جواب بمایەوە سێ هەڵقەم لەسەر وتاری کاگنۆشیروان نووسی هەمانم ڕێی ئەو کاتەکێشە بزنەوەی گۆڕانی دروست نەکرد بوو بەشار کۆمپانیای وشەی هەبوو منیش لە هەر سێینەکە بە سێ وتار لەسەر ئەو هینەی کە چی بکەین جوابی کاگنۆشیروانم مایەوە هەر سێ احتیمالەکەم باس کرد ئەگەر حیزبی کە دروستکەی ئەگەر هینێکی پەرلەمانی دروست بکەی وەگەر لە ناو یەکێتیان مێنیتەوە منژە و کاتە ڕێیم وابوو کاگنۆشیوان لە ناو یەکێتیان مێنێتەوە کاریگەری باشتر وەهیتریە بێ بەڵام من کە دوایی بووم بە هاوڕێ ئەیود نەمەتوانی لە ناو یەکێتیان بمێنمەوە ئەگە بمامەوە توش شەڕە بوو بۆچی ئەیود نەمە توش شەڕە بووم لەگەڵ برادەرەکانی خۆما چونکە نەمەتوانی قەنەعاتیان پێ بکەم کە شەکە باش بێ بمایەمەوە توش شەڕە بۆ قەنەعاتی بوو لەبەرەوەتی من هاتمە دەرێ ئەوە قەنەعاتی بوو تۆ ئێستاش بڕات بە خەباتی پەرلەمانی هەیە بۆ گۆڕانکاری یعنی ئێستا بۆ حیزبەکانی دەرۆی پارتی وێچێتی سیویە کورسیان هەیە ئەم سیویە کورسیە ینی تاوەکو ئێستا جوڵەیەکی سیاسیان نییە باوبەشی ناکۆکن ئەوە خراپ کۆک نین ئەوەیە تۆ پێ وایە ئەمانە بۆ نمونە دەستی پارتی وێکێتیشی تایە بۆ ئەوەی کە ئەم هێزانە پەرتەوازە بن کاریگەری دروست نەکەن لە ناو کۆمەڵگا تەنانەت سبەی ئەگە پەرلەمانەکەش دانیشتنی باش وت زۆر ناتوانێت کاریگەریە بێت زۆر باشت دەستنیشانکەم پێم وایە فعلەن دەستیێوانی تایە زۆر خۆشحاڵن بەم ناکۆکیە خۆیان ناکۆکن دەستیێوانیشی تایە و ئەمانیش کوردبینیانەوەیە سوورن لەسەرەوەی و ناکۆچینکەنەوە و دەسە نابینن بەداخەوە ئۆپۆزیسیۆنەوە نا کەسک بینە ئەوە خۆت خەڵکیش بێ ناومێدیش بۆ لە ئۆپۆزیسیۆن تۆ چۆن قەناعتت بۆیە ئۆپۆزیسیۆنە بێ قسە بکە کەواتێ کردوێتی نا من کاک ڕێبین لەوەیە کە تۆ بڕات بە من یەم گۆڕانکاری دوستەکە پارتیوێتی دەستی خسووەتە ناویان دەبە هەر قسەکە قسە مویمە هەر قسە مویمە من پێم وایە قسە گرنگە کاگەی نەگە قسەنەوە ئێمە دانیشتنەمان ئێستا ناکرد شتی ترمانەوە دەزانی پێم وایە ئەم قسەکردن و ئەم ڕەخنەگرتنە دەورێکی گەورەی بینیوە لاوە لە بەڕێی ناڕزایی گەورە بووە هوشیاری خەڵک بە مافەکانی زیادی کردووە قبول نەکردنی سم یا بینینی سم لەلایەن دەسەڵاتدارانەوە زیادی کردووە خەڵکی ئێمە باشترە بینێ باشتر سەمکاریانە بینێ باشتر مافەکانی خۆیان ناسێ ئەمانە هەمووی بەرهەمی ئەو قسەکردن نەبووە بەڵام ئەم قسەکردنی ئەم ناکۆچانە هەیە ڕاستە ئەمە بە معنای ئەوە نییە کە خەڵکی تر بڵین ئۆپۆزیسیۆن تەواو ئۆپۆزیسیۆن ئەم بەم دەڵەدەڵەشی کەمەیکەیکە گرنگە هەبێت ئەوەش ئەومان نەمەنێ چی بکەینانی هیچ ڕێگایشتر نامێنێ جوڵی کۆمەڵایەتی نییە کاک ڕێبی ینی ئێوەمانە ئەم شارە ئەوەندە زیندوو بوو 10 ساڵ پێش ئێستا هەموو ڕۆشنبیرەکانی کۆڕ و سیمینار و گرتبوونەوە و قسەی جددی من پێم وایە ئێساش خەڵکی کورە سلێمانی لەسەر یە خۆپشاندانەکە ماڵاوا بێ ڕۆژە و خۆپشاندانێکی دیابێ و ڕۆژە و 4-5 کەس ئەجیرێ کەم ڕۆژیە پەڕێ ڕۆژنامەنووسێ بەرشەق نەدرێەوە من ڕێی وانە من پێم وایە بەعکسەوە قسەکردن زۆر زۆرە بەڵام ڕاستەکەی بەزانی مشکلەکە چیە من پێم وایە قەبارەی ناڕزایی لە قەبارەی کورسیەکانی ناو ئۆپۆزیسیۆن زۆر ئەمە مشکلەکەی دروست کردووە قەبارەی ناڕزایەکە گەورەترە لە ژمارەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن قەبارەی و ناڕزایە بۆیان لەناو پەرلەمانە ئەگەر نیوە نەبێ و زیاتر نەبێ لانی کەم 49 بێ 50 بێ چونکە قەبارەی ناڕزایەکە گەورەیە قەبارەی ناڕزایەکە تا ئێستا تەمسیل نەکراوە ئەمە یەکێکە لە کێشەکان
بنکەیەکی بەرفراوانی ناڕازیەیە تا ئێستا تەمسیلی نییە. ئەمە چییە؟ ئەمە بەڕاستی نێنەکەی چیا نەگەیشتووەتە ڕۆحی تاچی کوردی تا دوو بەرپرسیاری گەورە بە بڕای منێ. یەکەمیان ئۆپۆزیسیۆن بەرپرسیارە لەو بەوەی ئەو ناکۆچەوە خەڵکی ناومێت کردووە، خەڵک بێتاقەت بۆ لیان کە ئەو شەڕە جنێوە بینێ لە بینیانە نەوەی نوێ بە هەڵوێست هینێک هەڵێ بە جەماعەتی هەڵوێست بەنەوەی نوێ و بە فڵان و بە فیسار و بە یەکگرتو بە کۆمەڵ و کۆمەڵ نازانم ئەم شەڕە خەڵکی بێتاقەت کردووە. داخۆم چەند جارێت لە تەلەڤیزۆن تومە بابی جانەمە مەکەن لەسەر تەلەڤیزۆن، ئەگەر ئەم ناکۆچێشتانەیە هیچ نەبێ لەسەر تەلەڤیزۆن میکەن. نازان بۆ شعور بەوە ناکەن ئەمە چەند کاریگەری لەسەر معنەویاتی خەڵک خراپە. خەڵک ئەمە دەورێکی گەورەی بینیوە لەوەی خەڵک ناومێت بێ. ئەو ناومێدیە لەوا دەرەکەوە کاکسامان خەڵک ناچێت بۆ انتخابات، خەڵکی زۆر ناچێت بۆ انتخابات. بەڵام هەڵبژارنی پێش لە سا هەفتە خەڵک بەشداری کرد. لە سا هەفتانیە زۆر کەمترە لەوە. لە سا هەفتانیە لە سلێمانیە ڕێژەی دەڵانەکە یەکجار کەمە. من مەبەستم بە کۆی گشتیانی پێم وانێ لە سا هەفتا زۆر کەم کۆمسیۆن ئاماژەی پێگەیت من نازانمەوەی کە زۆر جار لە سا هەفتای ئەوانەی کە کارتیان وەرگرتوێتەوە کانە بەشداری کرد بەژایکن گەشتە لە سا هەفتا ئاخا لەوانەی کە دڵنیان دەنگیانەوە بەڵێ بڵێ لەوانەی کە دڵنیانەوە بەس ئەوانەی کە دڵنیان ناوە خۆ سێب نەکراوە برامە خۆ لە هینە راپۆرتێ بخوێنەرەوە راپۆرتی کە لە هینەکەی کاک محەمما بڵاو بۆەوە بڵێ ژمارەی ئەوەی کە نەچۆ زۆر زیاترە ئەوە لەو نسبەیە کە دڵنیاوە یعنی لە نسبەوانەی کە کارتیان هەیە هین لە هینە راپۆرتێ بخوێنەرەوە تقریبا بەڵامەوە نەچووە ئێستا سێری کە پاتوێکێتی یەک شانازیەکەن ئەڵێ ئێمە لە ئێستا لە سەدا هەفتای دەنگی خەڵکمان بەدەستێنە ئەزانیی لەوەی کە بەشداری کردووە لەوەی کە بەشداری کردووە نسبەی ئەوەی کە بەشداری ناکات تا ئێساش گەورەیە خۆی سووتاندنی تیا بوو بایکۆتی تیا بوو ینی لە سەدا 5 بۆ سەرەوە کە منشەوت بەڵام لە ساسی پێ معادلەکان یەگۆڕێ جا قسەکە لەسەرمەیە بەڕاستی ئێت خۆ قسەش لەسەرەوەکرا کەمە دیزین کرا و دەستکاری کرا بوو ئەوەشی من زۆر بڕام بەوە نییە یەک جاروا گەورە دەستکاری کرابێ پێم وایە دەستکاریەکە ئەجمەکەی گەورە نەبووە من پێم وانێ گەورە بوو بێ زانین پێم وایە ئەم جارە باشتر بوو لە هەموو جارەکانی تر بەڵام ئەوەی کە زۆر وازەها ئەو بەشی کە نایەدوە دەڵان کاریگەری زۆری هەیە پێشم وایە کشتیکە دەوری بینی ئەو هەڵمەتەی پێش و هجوومەکانی کاک پاڤڵ لە هەنگرانی پارتی زۆر کۆ کردەوە هەموو پارتیشون بۆ دەڵان یعنی خەڵکیێکی زۆر خەڵکی پارتی تووڕە کرد بۆی کە دەنگ وەرباتۆ بە پێم وایە زۆر خەڵکێک وایە وت بەتەشی یا بەقەت تەسیری هەبوو بالمقابل ئەو خەڵکەی کە ناڕازی بوو لە هەر هەموو پرۆسەکە لە نازی بوو لەم شەڕی کە لەوە پسیۆنایە سیقەی بە کەسیان نەماوە زانی ئەمە دەوری هەبووە لەوەی کە خەڵک ناومێت بێ لەوەی کە ئێمە خەڵکی ئێمە کەی لەو ترسە دەرەچێکە بچێت دەنگ بدات و ترسی نەبێت ئافرە ئەو سوالە بێ لە ئۆپۆزیسیۆن بکەین ئۆپۆزیسیۆن کەی ئەگاتە و بەرپرسیارەتی کە بەیەکەوە دانیشن وازم ناکۆچێ بێنن و بەرەیەک بەیەکەوە پێک بێنن دوور لە مەسایلی ئایدۆلۆژی دوور لە مەساڵحی تایبەتی و ئەم نەڵێ ئەم تۆ پیاوی دەسەڵاتی و بەو بڵێ پیاوی دەسەڵاتی بەرەیەکەی گەیشتنە و بەرپرسیارێتە بەیەکەوە بەرەیەک پێک بێنن من پێم وایە توانن بەشێکی زۆر لە ورە و ئیمان بۆ خەڵک بگەڕێنەوە یعنی ئێمە تاکە کارێکە لە ئێستا بکرێت ڕەنگە ئەوەش بکەیت لەو بەرێش بکەیت ئەو پێم وایە ئەو بەرەیە بەهێزە بێ بەڵام شەر نیە انتخابات بەرێتەوە ڕەنگار بێژێتی پارتی بدۆڕێنی بەس بێ گومان بەرەیەکی بەهێزە بێ بنکەیەکی جەماوەری گەورەیە بێ ئەتوانێت دەڵەدەن و هینە دروست بکە کێشەیەک دروست بکە بەڵام ئەمە ڕوو نەدا هەر دۆخەکە بەم پارچە پارچەیە بمێنێتەوە ئومێدیی گەورە ئەگەر من بمەوە بۆ 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو 25 کورسیەنە و بەهێزی دووەم بەڕاستی ڕاستە ئەی باشە خۆ دوای ساڵە پارتی پەرلەمانی داخسۆر نەیهێژ سەرکاتۆ بە هەولێرە ئەوە ڕاستە ئەی بە بزوتنەوەی قسەکە ئەمەیە ئەڵێ ئەی کە بە بزوتنەوەی گۆڕان و خودی نەوشوا مستەفا نەکرا ئایا بەمانە کرێ خەڵکیی زۆر ئەمە وای لێ کردووە ناومێدیکا لە هەموو شتێ بەڵام هەموو جارێ پارتی ئەمەی بۆ ناکرێ بێمەوقفی چێتیش لەوا زۆر دەوری هەبوو پێشم وایە خەریتەکە گۆڕاوە یعنی ئەو کاتێک کە ئەمە ڕوویدا ئەم دۆخە هینی دۆخێکی تایبەت بوون پێم وایە ئێستا فشاری عێراق لەسەر هەرێم زۆرە بە ئاسانی ئەم ئیشانە ڕەنگە ئاسان نەچێتە سەر و ڕەنگیشە بیکەن
ڕەنگە فعلەن پەرلەمان دابخەنەوە ڕەنگە ئەگە تۆ زۆری نەبێنی یا هەست بکەن تۆ خەتەری هەم دیسەوە پەرلەمان داخەنەوە بینکەن بەس خۆی سادانە خراوە کاکڕێبین نه ئەو داخستنان ئەمەچیتە سەر یعنی پەرلەمانەوە بەدڵ نەبێت هەردایخی وەکو جارەی تر وەزیرەکان دەرکەیت و هەر کەسێکدای نەبوو هەم دیسەوە سنووری دێگەڵەین کەیت و ئێبا بیکە ئەوە باشتر نییە لەم دۆخە هیچ نەبێ قسەکردنیەکە بێ هیچ نەبێ ناڕەزایەتیەکە بێ یعنی خەڵکی ئێمە بۆ بترسێلەوەی کە بڵێ ئێبا بەفەرم بادایخە ئەمە دووباراکەم و سێباراکەم و تا ڕۆژە ناتوانێەوە بکە تا ڕۆژێ کە ڕێگەی نایەمەوە بکە بەڵام یعنی بێزار نەبین لەم حرەکەی ئەم حرەکەی هەر ئەمەمان بەدەستەوە کاک سامان من پێم سەیرە و کەسانە ئێڵێن با ئەمە نەکەین و با ئەمە نەکەین چی بکەین پێم وایە ئەم قسەیە لە ساڵی یەکێتی و پارتی هیچ نەکەین کاری دروستەوەی ئەم تاقیکردنەوەە بەردەوام بکەین قەچک با سەر ێشەیە دروستکەینەوە باوان لێ بکەینەوە جاریچکە پەلاماری پەرلەمان بنەوە با جاریشکە سەرۆکی پەرلەمان دەرکەنەوە با بیکەن فەزیحەیەگە بێ بۆ خۆیانە وە جاریشکەش دووبارێکینەوە یعنی ئەم سەر ئێشەیە دروستکەین باشترە لەوەی کە نەیکەین ئێساش لەسەر ئەو هەڵوێستی خۆتی دایان شتێکە نووسی بوو کە ئەتوانرێت ینی لەگەڵم حیزبە ئۆپۆزیسیۆنانە حکوومەت بەبێ پارتیوێکێتی یا بەبێ یەکێکیان پێک بێنرێ ئەتوانرێت ئێستا پێم وایە تو ئەم بەس من ناڵێم نە پارتی نەیشێتیەوە ناکەن ئێستا باشێ ئەلێ من ئەیکەم بەڵام وەرە کورسەکانم بەرێ نایکەڵێ لاەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕاست ناکەن سامانەوە گەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە گۆڕان بەشداری حکوومەتی کرد لە ئینتیخاباتی باڵە پارتی پێویستی بەیشێتی نەبوو وابوو یار پۆستەکانی بەخۆی و گۆڕان حکوومەتیان پێگەێنا بۆ یشێتی برد توانی بەکاری بێن ئەوە نیە هەر پێویستی بی نەبوو نە بۆ دڵانی پەرلەمان پێویستی پێ بوو گۆڕان نەبوو گۆڕان یەک دنیا کورسیە نابوو ژمارەکانی خۆشیات پێویستی بە یەکێتی نەبوو نە بە یەکگرتووە بوو نە بە کۆمەڵە بوو ئەتوانی هەردوو ئەو دوانە حکوومەت پێک بێن و یەکێتی ئاوتکەن بۆ ئاوتی نەکرد کاکە پارتی قەدی یەکێتی ئاوت ناکە یەکێتی خۆشی بچێتە دەروی حکوومەت پارتیڵێ بێبییتەوە باشەکە شەری چێوێ ئەگە پێچوانی کەینەوە بۆ نمونە ئەم حیزبە ئۆپۆزیسیۆنانە لەگەڵ یەکێتی بۆ نمونە حکوومەت یەکێتیش بێ پارتی نایکە ئەمەم یاریەکە ئەم دوانە بەیەکەوە لە یەک نابنەوە بە قوربان شەڕەکە بەس لە بینیانەوەی بەشەکەمان زیاکە بەشم کەم بە زیاکە بەڵام ناهێڵن کەسیان ناڵن ئەویتر بکەوێ یەکێتی بکەوێ پارتی ناڵە بکەوێ با پێ بڵێم وە پارتیش بکەوێ یەکێتی ناڵە بکەوێ یەکێتی پێویستی بە پارتیە بۆی بمێنێتەوە آخر بۆ ئەو کاتێ سیستەمێکی حکومڕانیمانە بێکاگڕێبی کە سەرۆکی حکوومەت و وەزیرێکی داران هەموو داهاتانە کۆ کاتەوە ئێتە یانی چی ئەو کاتە دابشکردنی پارە بێ یەکێتی بێ پارتیەکەوێ پارتی بێ یەکێتیەکەوێ لەبەرەوە نەیەکێتی هەڵێ پارتی بکەوێ نە پارتی هەڵێ یەکێتی بکەوێ زەخت لە یەکەکەن فشار لە یەکەکەن بۆی تەماعی یەکترینکەن و بەرژەوەندی ناوخۆیە بەرژەوەندی قلیمی بەرژەوەندی قلیمیشە و بەرژەوەندی هەموو شتێکی شە و بەرژەوەندی نفوزیشە کاکە یەکێتیش یەک کورسیشی هەبێ لە منتیقیانێ و قسەیە لە کاکمەلا بەختیار کردیان بارا بەڵام خۆ بەشێکی زۆر لە ڕاستی لە قسەکانیانەیە یەک کورسیشی هەبێ لە پەرلەمانە بەڵام هەموو منتیقی بەدەستەوەیە ئەو جێشی کە ئەم منتیقەیە پارێزە جێشی یەکێتیە ئەو پەیوەندیە ئەقلیمی کە ئەم بەشایەتی خۆ پەیوەندی ئەقلیمی حکوومەت نییە یەکێتیە یەکێتی درێژبوونەوەیەکی ئەقلیمی و عێراقی و ئەمانەی هەیە دەستی تێکەڵاوە لەگەڵ یەک دنیا شوێنی ترە و سەربازی هەیە سەربازەکانی هینەکە لەبەر ئەوە بەڵام خۆ بە شارەسەدیش هەموو هێزی سووریا لە ژێردەسی بوو بە 24 کاتژمێر نەما لەبەرەوەی جاخۆیە خۆ مژ لەوەڵەوە پێم نەوتیم باسی ئەوە ناکەم ئەمە ناوەستی ئەمە ئەزمونە بەسەکەمەوەی ینی ئەگەر تۆ باس لە هێزکەیە لای پارتی و چێتی بێ گری ماسبێنێ هێزێکی ئۆپۆزیسیۆن 50 کورسیێنێ منطقی تیانێ نەتوانێت دەسەڵاتگێتە دەست لەبەرەوەی هێزی ئەگە پەنجابێنێ ناتوانێت ئەخرەم هێزانە ئایا ئەوە دەسەڵاتی حکوومەت من شتێکە شتێکە بۆ جەرمۆلەوە یەشەکان لە کاگنۆشیوان یە سوالە کرد من خۆم لێوە ماواندا بوو خۆعافریکا لی پرسی وتی باشەوە بوتمان 56 کورسیتان هێنا یەکێتی پارتی ئینتان تەسلیم ناکەن وتی تۆ با 56 بێنم ئەو کاتە ئەوان با پیا بوون دەسەڵاتم لێنێ کە تۆ 56 بێنی کەواتێ منطقی یەک کورسەکە ئەڵەوەشێتۆ لەوێ ئەگەر یەک کورسیش بێنێ هەر یەکێتیە و مەبەستمەوەی نفوزیە مەبەستم لە چی بوو قسەکە یەکێتی پارتی چۆن حساب بۆ یەکێتیەکە پارتی پێویستی بە منطقە نفوزە هەیە و نایڵێ بکەوێت چونکە ئەوێ بیپارێزێ چونکە ئەزانیان بکەوێ خۆشیەکەوێ و یەکێتیش بۆ پارتی وایە لەبەرەوە ئەم ململانەی بینی ئەم دوانە هەڵت نەخەڵەتێنێ وابزانی
ململانەیەکە لەسەر باشتر بوون نانە ململانەیەکە لەسەر و دابشکردنی دەساڵ لە بینی خۆیانە ئەگەرنا هەردووچیان بەیەک ئێستا خۆی یەکێتی توانێت بێ پارتی هەوڵ بات یان نێتوانێت بیکە نەوەی نێوتی من هەموو کورسیەکان دێمێ کۆمەڵ و یەکگرت و ڕازی بکە یەکێتی توانێت بە پارتی حکوومەت تەشکیلکە هەر بیریشی لێ ناکاتەوە پارتی زۆر ئاسانتر لە یەکێتی توانێت یەکێتی ئاوتکە هەر بیریشی لێ ناکاتەوە بۆ بەرژەوەندیەکە سیاسی ئابوووریە ینی چییە؟ لەبەرەوەی ئەم دوانە بەیەکەوە بەسراوە پێ دەڵێم کەوتنی یەکێکیان کەوتنی بۆ ئەو کاتە لەگە گۆڕانە پێکیە ناو کێشەی نەبوو چۆن یەکێتیە نا ئاخر چاوەڕی نەکرد چاوەڕی دامسان نەبوو ئێوەنە وەزارەتم بۆ دانایەوەنە بەڕێوبەری گشتی و جێگر و هەر کاتێی بەسەر چاو بزەبت زەختی لێ کرد بەس پێی قبول کرد بەڵام ئێسا ناتوانێت ئێسا نایکە ئێسا بێ ئەڵێ بێ ڕێکەوەین دانوستانت بەردەوامە یەکێتیە لە تاوکو ئەو شتەی کە منمە بەسمە جێبەجێ نەکەی ناڵ حکومەت پێک بێ ئەوە تاو نزیکە بینەوە لە ساڵ من پێم وایە ئەوە دەستشکاندنەوەی یەکە داوای زیاترەکەن لە شوێنێکایەکی چیان تەماعی تریان ڕازیەکە کۆتایی پێەیە من پێشم وایە تاجی لێ بێت بۆ دوای انتخاباتی عێراق من جارێکی کەمەشموت ڕەنگەم ڕێکەوتنی حکوومەتە پەیوەندی بە ڕێکەوتنیەکان هەبێت لە بەغایە یعنی ئەیکەن بە یەک سەفقە چی دەسەڵات لەوێ بە یەکتریەن ئەمەشی تێکەڵەکەن و ئەو کاتە حکوومەت پێگەن ئەمە لە کاتێکا بوو ئێمە ئەمانویست لە بەغا بکشێنەوە بەڕاستێکگە داواکارەکانمان جێبەجێ نەکرێت ڕازاگەگایرکشانەوەی چی ماڵداوە لە ڕژانەوەمانەکشانەوە ێزای زاگرێنەوە ڕێ ساڵێ قوتی میلەتەکە ئەبڕن و موچە نانێ حکوومەتمان دەوڵەتمان دروست زەگرێکشانەوە نانەوە من بەدراوسێ لەو کاتا نەکشانەوە لەوە غابوو ێزە کشانەوەی چی کاکە ڕاست ناکەن کاگەین ئێستا ژەگە بکشێنەوە تەمسیلیە چونکە خۆ دەزانی چەندمانێکی ماوە حکوومەتیانی کشانەوە لە حکوومەت ئێستا قیمەتی نییە چونکە هەر ئەساسەن هەواڵ بژاردن نەکرێم حکوومەتە نامێنێ ناکشێنەوە لە بەغا و بەردەوامە بن لە مینا وا مەزمێ بەردەوامە بێ کاکری بەم شێوەیە تۆ تەسەورەکە ئێساد لەناو خەڵدانی سەرکردایەتی سیاسی کووردا بیرۆکەیەکەیە گۆڕانکاریەکی گەورە لە عێراقا ڕووبە ینی لە مانجینۆیە هەر لە دوای ئەمەی حوسێنیەکە وایە مۆزوعی ئەم یاسای حەشدی شەعبیە و تشرینەکان و خۆپشاندان و دەستێوەردانی ئەمریکا لەم نێوەندەدا ئەگە گۆڕانکاریەکەش بکرێ کورد لە کوێی معەدەلەکەیە ینی بۆ چاوەڕێگە حتا ینی قسەکە لەسەرەوەی خۆ تەسلیم نەکردنی کورد بە ئاسانی بە بەغدا چاوەڕێی گۆڕانکاریەکی وایە قسێک لەسەوەی کە ئاسان ڕەنگە هەڵبژاردنیش نەکرێت با قسەیەکی تر بکەین با بڵین فعلەن ئێستا زەختێکی زۆر لەسەر هەموو جەبەکانی ئێرانەیە تا لە حیزب لە ئێرە و لوبنان ئاگان لێە زەختێکی زۆر لە حیزب الله ئەکرێت کە چەک دانێت دەزایەوە باڵێکی گەورەی ئێرانە ینی و فعلە نەگارەمە هیسەر بگرێ زەربەیەکی گەورەیە لە ئێران نفسی سیناریۆ ڕەنگە بۆ عێراق بێت یعنی هەوڵ بن باڵی شیعە بەهێزکەن و لەو چەک و هینانە بێ بەشی بکەین سوالی گەوراوەیە ئەمە لە بەرژۆندی کووردە لە بەرژۆندێتیانە نازانم لە بەرژەوەندیانە لە بەرژەوەندیمانە ئەگەر ئەمانە باڵی سونەکانیانەوە و سونەکان ئێستاش تیاری بەعز بەسەریان ئازاڵە یان تیاری جیهادی بەسەریان ئازاڵە ئایا تیاری جیهادی و تیاری باسی لەگەڵ کووردا باشە بێ ئایا نوکتە نییە ئایا گەمژەیی نییە پاژە و تاریخە دوور و درێژە لەگەڵ باسووینە هین بۆ سەردەم بێ بخۆین کە باسیەکان هەم دیسەوە بێنەوە سونەکان بێنەوە تونندڕەوەکان بێنەوە تونندڕۆ ئیسلامیەکان بێنەوە سەر تۆ لەو دوو حاڵتە کامەیت پێ باشترە مامەڵەکردن لەگەڵ لەو من نازانم من نازانم سوالی گەوری منەوەیە کورد پێشەوەی ئەم قەرارانە بە ئایا چی باشە ئەبێ بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە وەکو میلەتێک لێرە چی لە بەرژەوەندیەتی دوای گەمەکە نەکەوێ لە بەرژەوەندیەتی شیعە لاواز بێ لە بەرژەوەندیەتی سونە بەقوت بێ لە بەرژەوەندیەتی سونە لاواز بێ شیعە بەقوت بێ کاک سامانە مناقەشانە مناقەشەی ئەمنی قەومی کە لە کووردا نییە ئەبێ یەکێتی پارتی دانیشتیان مناقەشەی ئەمە بکەن نەگەوەی تۆ دەبەرمیل نەوت بەرە منیش دەبەرمیل لەوت و قاچاقەکەم من هینی چاڵەنەوتی هین بۆ من چاڵەنەوتی هین بۆ تۆ ئەما کەریکە مناقەشەیە ئەمانە مناقەشەیەکە بە سەرکردایەتی کورد بیکە بۆ چارە نووزی کورد ئەمە قەزی قەومی کووردە نە قەزیی دزینی ماڵی کوردکەی بە قەزیەکی قەومی نەک بێموچەکردنی خەڵکی بە قەزیەکی قەومی قەزی
کوردم ئەم شتانەیەکە بێ مناقەشەی بکەی و بڕیاری لێ بی و لە هەمووی وتر یەک بڕیار بی یەک بڕیار بی و هەردووکتان تەطبیقیکەن بە یەک سیاسەتەوە خۆت ئامادەکەی بۆ هەموو ئەمە گەرانە ئێمە بوویشی ئامادەنی لەبەرەوە هەرچیەک ڕوو باکاگە هەر گۆڕانکاریەک ڕوو باکاکە سامان هەرە زعیفترین هەڵقە لە ناو عێراقا ئێمەین نە شیعەیە نە سوننەیە بۆ دەگوترێت ئێمە پارێزراوترین و هەرێمێکی سربەخۆمانێ و ئەمریکا پشتگیریمانەکات و ئەو کاتە ئێمە توانینەوەی خۆمان بفرۆشین هەموو کۆتی ئەماوەیە کە ئەمریکا پشتگیریمانەکە ئەو پشتگیری نەمێنێ هەستەکەی یانی ئەمریکا بەڕاستی پشتگیری کوردەکە لەم دۆخەیە بەڵام ئەوە شتێک نییە دایمی بێ عێراق لە پڕ لە ئەفغانستان کشای و کەس بڕواایە کرد لە ئەفغانستانە کشێتەوە بەجێش بۆ تاڵیبان ئەگەز سبێنی وای کرد لە عێراقا و لە شیعەیە و یایە دەستونە و کشایەوە وتی تەواو من حەق ئیشم بێرەوە نەماوە ئەو کاتە تۆ چیەکەی لە سووریاش نەکشایەوە ئەی کچای ئەو کاتە کورسیەکە یاخە خۆ ئەمانە سوالن وانە لەبەرەوە تۆ ئەمانە و مناقەشانان کابێ لە سەرکردایەتی سیاسی کوردستانە بکرێ و تۆ پێ دوای سەرکردایەتی کورد ئەم ڕووداوانە لە پێشاو ناگرێ کۆرە کاکەەوە خەریکی هینن ناڵێم چەند نەوت بۆ ئەبیت و من چەند نەوت بەرم چەند وەزیر بۆ تۆ چەند مۆین بوون چەند بخۆین لە بەغا و چەند نەخۆین نەوت بە قاچاق ڕوای سایش نەوت ئەوەی تانکەرەکانە بینینێ ناڕۆن من بەرپرسێکی پارتی میوانم بووتێ بە قاچاق ناڕوانە یعنی ڕسمیە مە بەسییانەوەی ڕسمیە بە قاچاقە لە دەوڵەتی عێراق گەناڵەوەڵاوەڵە قاچاق نێ قاچاقۆی بەدزیەوەی و بەرچای هەمووانەوە گرێ یعنی بە ڕسمیکەن بە ڕسمی دزیەکەن کاگرێمینانی قسەکە لەسەرەوەیە تۆ ئەم نەوتە بە قاچاق خەفرۆشی بە بەچاو میلەتەکەت و میلەتەکەت 3 مانگە موچە وەرناگرێ بۆچی ئێکەواتەیە عێراق لە کاکە تۆ موچە ئەمە بەرێ 120 میلیارد دینارم بەرێ من مانگی تریلیۆنێ دینار تێمێ ئەم گۆڕینەوە قازانجی کورد نیە بۆ نایکە عقل قبولیەکە هیچ عقلێکەوە قبولەکە مناڵێن لە مێژووی داگیرکردنە ئەمە یەکەم جارە لە تاریخا ڕووبە داگیرکرد پێ بڵێ وەرە من مافتێمێ بڵی من نامەوێ بێت لە تۆ مافم کەمتر بێ قسێک لەسەرەوەیە ڕەنگە ئەمان زۆر زیاتر لەو پارە قازانجەکەن بۆی ڕادەسی ناکەن یعنی زن بۆ خۆیان جەکەرا ساتر ناخۆشیەکەی وەیە کاک سامانە من بە ناوی کوردایەتی واکەن وە چش لە هەمووی بە ناوی کوردایەتی واکەن یەکی چند چیکاک مەسعود نەیوەدوتی ئێمە شۆڕشمان بۆ موچە نەکرد بەڵێ ئەو قسەکەی ڕاستە بەڵام ئەوەی کە زۆر لەم قسەی ڕاستەوەی خۆ شۆڕشەکەشمان بۆ بێموچەی نەکرد کاکە خەڵک شەڕژی کرد وای ئەیود موچەمانەوێت وانە شتی تریشمانەوێ ئازادیمانەوێت دیموکراتیمانێت یەکسانیمانەیە نە ئازادی هەبێ نە دیموکراتی هەبێ نە یەکسان بوونین لە بەردەم یاسای هەبێ موچەشمان نەمێنێ یعنی خەڵک شۆڕشی کردو بۆی هەمووەمانەی نەمێنێ موچەشی نەمێنێ و ئازادیشی ئیتێ دەسەڵاتێکە هەبێک لەسەر و لێپرسینەوەی هەموو کەسێ بێکەوە بێ لەسەر و چاودێریکردنی هەموو کەسێکەوە بێ بکوژ و ببڕی وڵات بێ کەس نەتوانێت پێ بڵێ بەری چاو کلیپیەوەیە ئەمەیە کوردایەتەکە ئەمەیە شۆڕشەکەی کە لە پێناوی ئەمانە بوو بێگومان لە پێناوی ئەمانانە بوو شۆڕشی کورد بۆ بێموچەیی نەبوو کاکی من کەس شۆڕژی نەکردەوە هەموو خوێنە نەڕژاوە بۆی کورد بێموچە بێ کورتژینی کرد کە موچەی هەبێ سەر ڕای موچەشتی تریژی هەبێ نەشتی ترەکەمانەیە نە موچەکەش ماوە هێستا ئەوانیش گلەیەکەن ئەڵێ کوردایەتی ئەخۆ ئەمەمان بە کوردایەتی پێوەفرۆشن ئەمەی کە نە هیچ ماوە نەموچەش ماوە ئەڵێ ئەمە کوردایەتیە ئەوەی کە دژی ئەمە قسە بکە ئەڵێن جاشە ئێخە نوکتە لەمە زیاترەیە میلەتەکەی خۆ برسی بکەی ئازادیشی نێیتێ بکوژ و ببڕی وڵات بی داڵدە دەری یەک دنیا بکوژی خەڵک بی لێ ناو خۆتە لە قانون بیپارێزی قانونی قۆ یاسای خۆ داوای بکار نەی بیپارێزی بڵێ نایم چەند تاوانبار لە ناو هینەکانی دەستگاکانی ئەمانایە کە محکەمە داوایە کاکاک سامان ڕادەستی ناکەن ئەمەیە کوردایەتیەکە و برام دەستی بە خەڵکی خۆ سوورە ینی خەڵکی بێگانە نا خەڵکی خۆتی کوشتووە تۆ ئەمە وڵاتەکەی ئەمەشمان بە کوردایەتی پێفرۆشنەوە ئەوانەشی کە دژی ئەمە قساکان بین بەجاش ئەم بێدەنگی خەڵک ڕووداوی لەکەوێتەوە ینی بێدەنگی پێش ڕووداوە یا خەڵکی تر چوزانم حاڵی لیا تۆ چاوەڕێی قەدەری خوایە کە گۆڕانکاریەک من لەواترسم کاک سامان ئەمە زمونێکی لە زۆکە لە هەر هەڵگەڕانەوەیکی سیاسیا لە منتیقەیە ئێمە تیابچین لەبەرەوەی خەڵک بێتاقەتە لەمانە ئەگەر تووشی هەر قەیرانێکی دەرەکی بن من پێم وایە خەڵک بەرگریان لێ ناکە
خەڵک پشت و پەنایان نابێ کە خەڵکیش دیفاعی لە میلەتە لە حکوومەتڕانیەکەی خۆی نەکرد بە ئاسانیە ڕوخێ کاکی تۆ تەماشاکە لە چیچانە باشترین نمونەیە چیچان بە دەوڵەتی رووسیا بەو رووسایە بەو هەموو بەقوتیەوە نەیتوانی چیچان داگیر بکە لەبەرەوەی میلەتەکەی لەگەڵ حکوومەتەکەی خۆیان بوو بەڵامەگە لەگەڵ حکوومەتەکەی خەیان نەبوو کو عێراق چونکە سەدام کەسی لەگەڵان نەبوو بە ئاسانی داگیرکەر هاتە ناو بەغاو خەڵ لەسەر پەیکەرەکەی هەڵپەرچەیە کرد ئەترسم هەمان مەسیرمان توش بێ لە دۆخێکی قەیراناویە ئێمە تیابچی باشترینشت دەوەیە ئەمانە ئەم قسانە بوترێت و دیفاعی لێ بکرێت ئێمە پێویستمان بە بینای ئەزمموی میلەتیا چێە یا ئەزمونەکە و دەسەڵاتداری کە ئێستا بوونەتە ملیارلەر تەماشاکە کێشەکانی کورد کۆتایی نایەت بەڵام کۆمەڵی کێشە هەیە کۆتایی هاتووە بە بڕای منیانی مەسەلەن ئێمە ترس لە سەردەمی باسا ترسی هینمانە بوو ترسی سڕینەوەی قومیەت و جینۆسایدۆمانەمانەوە پێم وایە بەشێکی زۆر لەم ترسە ڕەنگە پاشەکشەی کرد بێ بەڵام بەدەستێنانی مافەکانمان زۆریەوێت خەباتێکی دوور درێژیەوێ و بەردەوامە بێ یعنی ئێمەگە لە ئەزمێ بەڵام مەسەلەنەوەی کە ئێمە کورد وەکو قومێک لە ناو عێراقا هەین پێم وایە ئێسا معتەرەفە لەلایەن زۆربەی عەرەبەکانیشەوە بە سونە و بە شیعەوە قبوڵ کراوە ئەمێنێتەوە سەرەوەی سنووری دەسەڵاتەکانت چەنە ینی ئەم ململایانایە نامێنێ بەڵام وەکو سەردەمی بەعز نییە بڵێ هەر قەومەکە خۆی بە کامڵی لە ژێر هەڕەشا بێ پێم وایە کێشەکان فەرقەکە یعنی کۆمەڵێ مەترسی نامێنێ بەڵام مەترسی تر هەر بەردەوامە بیکەم بەئاخیر پرسیار بۆ جەنابەت ئەگە بیرت بێ ینی حەڤەی شوبات داواکاریەکانی و خەڵکەوە بوو بەڕاستی موچە نەبوو ینی ئازادی بوو سەروەری یاسا بوو ئەمجا ئەو کاتە وەزیرە گۆڕا لابرا ئەوترا ئەمە بێت سەرکردە بێ ئەوە بێ لا بچێ بەڵام ئەمە ئایا سیاست بوو واکرا لە خەڵک بەس بیت لە موچە بکاتەوە هەموو شتەکانی گەوەلانێ مهمترین ئەنگێزە و پاڵنەری ئینسان برسێتیەوە نییە بە سیاست مە بەسمێ پاتوکێتی ئەمەیان دروست کرد پێم وایە نەخێر سیستەمێکی گەندەڵیان ئەوەنە دروست کردووە کە ناتوانن لە کۆڵ خۆشیانی کەنەوە سیستەمەکەیان گەندەڵا چونکە ئەو سیستەمە گەندەڵاگە دەستی بۆ بەرن ئەڕوخێن لەسەر ئەساسی و سیستەمە ئەو سیستەمە گەندەڵە خواردوونی هەنی تۆ تەماشاکە کاکسامانەر بە من جاری کرد شوێنێکی کۆتمار حسابی بارەگا حیزبەکان بکە بارەگا حیزبەکانی یەکێتی و پارتی لە شارەکان نابکە لە قەزاکان نابکە لە ناو ناحیەکان نابکە چەند بارەگایانەیە ئەم بارەگایانە چەند کەستیا دەوامەکە ئەم بارەگایانە چەند مەسرەفیان هەیە ڕۆژانە چەند مۆزەفی تایە کە پێویستە حیزب بەس بارەگای حیزب واسێ بکەم چەند کەلوپەلی پێویستە ئەمە چ سەرمایەکی گەورەیە لەکوێ یێنی لە پارەی خەڵکی دزی بۆ ئێمە ئیدامە پێ بێ بەزەوە حسێ بکە چەند جێشت دەیە چەند ئەسکەرە دەیە چەند خانەنشین دەیە وەهمی چەند ئەندام حیزبی دەیە پارەیە تێ و ڕاوگرتووە ئەم سیستەمە گەندەڵا وای لێکردوون ئیفلیجی کردوون پارەکە بەس بەشی ئەو سیستەمە گەندەڵی خۆیانەکە بەشی خەڵک ناکە ئەو سیستەمەش ناوبەرن هەستەکەن خۆیان لە ناوەش هەر ئەمەی شەواکە کە لەگەڵ عێراق ڕێنەکەون ئەی بڵێ چونکە پێویستیان بەو پارەیە زان بێ و پارەیە ناتوانن ئەو سیستەمە گەندەڵی دروستیان کردووە درێژە پێبن زۆ سپاس دەکەم سپاس بۆ ڕێبینەری زۆ سپاس بۆ ئامادەبوونێت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکۆسە بینەری بەرنامەکەم بوون بەخواتان ئەسپێرم خواتانە ما بەگاڵتەجارڕی هەزانم بەگاڵتەجارڕی بە یاریکردن وە کەرامەتی خەڵق ئەوە هێزانم ئەدینا ڕاتب وان نییە وەڵای ئەمە ئەو کاتە ئێمە کەرامەت